خراپی باری دارایی هەوڵاتیان و ناسەقامگیری ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان کاریگەری خراپی کردوتە سەر بازار بە جۆرێک بەو ڕەمەزانەش جمجۆڵی بازار وەکو پێویست نییە. بازار ئەوساریز باش نییە، پێشان خەڵک شین ناتەکەم بە عام زۆر دەفرۆشە، بەس ئەوسار نییە. ئەوسار ئێستا لە سمێنەوەتینە تقریبان 5 کیلۆ تا 6 کیلۆمان فرۆشتیە، پار بەلاکەمی 25 کیلۆمان دەفرۆشە تا نێوڕانێ، بەس ئەوسار نی. خەڵک هەموو جیفانی بەتارە کابرا پارەی نییە. ئێستاوە پێش پار بچرە بە 3000 بوو زۆر دەفرۆشرا، بەس ئەو ساڕواکیتمان 1500 شان نافرۆشری. سارەکە داش بەزێ بە 2000 ئێستا کە ساڵی دەبەی مێژ چەند سار و بە 3000 تا 4000 شەڕۆی دەبێت، بەس چونکە پارەکە نیە مەعاشەکەش نایێستا بە بەردەوامی لە بە هەندێوەیە ئەجە زۆر تاسی لە بازاریش کردە. چەند پێشان بازار گەلەگەلە خۆش بە تقریباً لە 2008 و 9 بازارشی گەلەگەلە خۆشە و بەس ئێستا و بازارە نییە. حتا مەغریبێژ ئەوجە بازارەی وانێ بە چارێکی پێشانیش نافرۆشە. سانانی پێشتر وڵا بازارش چاکەوە چەندی گۆدار دەفرۆشە 250 دە بە 100 دە بەش ڕۆژ بە، بەس ئێستا و بازارە نییە. ڕۆژەیە تا عەسری بەخوا 5 دە بە نەفرۆشە. لە ساڵانی پێشووتردا لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز شیر نەمەنیەکان و شەربەت یەکێک بوون لەو بەرهەمانەی زۆرترین خواستی لەسەر بوو لەلایەن هاوڵاتیان، بەڵام لە ڕەمەزانی ئەم ساڵدا بەهۆی قەیرانی دارایی ئەو خواستە زۆرە لە سەریان نەماوە. یەک مشتری نبینی بازار زۆر نرخیش وەچ خۆیتی وەچ پێشترە هیچ ئەوەی نەکردی لەبەرەوەی خەڵک پارەی نەشتی بکڕی امکانیات شتی وا فەقیر شتی وا زۆر ئێستا. ئەگە پارە نەبی بەچی بکڕی یعنی بازارەکە نییە بەزیدی معاش نییە و ئەگە معاشەی بازار دەی معاشەکەش نییە و کەس نایەتە بازار. پارەکە بازار زۆر بەقەوت بوو ساڵ بازار نیە تەماشای بازارکە بخۆ تەسویرکە چۆل حەولە کەسی لێ نییە. ساڵ بە ساڵ بەرەو خراپی دەچی بەرەو باشی ناچی پارە نییە خەڵکەش نییە چەند کەس دێ دەرێ پێیمی یانە بدێ ئێستا کابرا دەرێ چیلۆبایەکەم دێ چارەگەشی دەکرد پێشە قەسی تەڕ دەفرۆشە عالەم دوو قەسی وشی دەگەڕێ دەرێ بە 2000 نابیش. بێباژی حکومەت لە ئاست باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان وای کردووە دانیشتوانی هەرێمی کوردستان لە ئێستادا دابەش بن بەسەر دوو چین، چینی دەوڵەمەند و چینی هەژار کە ئەوەی دووەمیان ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکەی لە هەڵکشاندایە. ئەمەش کاریگەری خراپی کردوتە سەر جمجۆڵی بازار بۆ چۆلیەکی زۆریان پێوە دیارە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.